ڕێگاکاندا پشتگیری لێدانی مسلمانانەکەن. بۆیە با ئێمەش قەرارێ بدەین لێرەوە لەم کۆڕە مبارەکەوە با بیکەینە نوقتەی ئینطلاق، وەکو مامۆسایان فەرمویان، قەرار بدەین برابین، پشتی یەک بگرین، هاوکاری یەک بکەین، دژایەتی یەک نەکەین. یەقینتان هەبێ ئەو کارتە نوسڕەتی خوا بەنسیبمان ئەبێ. إن الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. خاڵی دووەم مسلمانانی بەڕێز خوای گەورە فەرمێ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. ئێمە ئەبێ بەینمان نەبێ، ئەبێ کەلێنەکان پڕکەینەوە، ئەبێ دوژمن زەفەرمان پێ نەبا لە بەینی خۆمانە. هەتا مسلمانان یەک بوون، هەتا مسلمانان بەیەکەوە بوون، سەهیۆنیەت نەیەتوانی ئاوا ئیهانەمان کە، نەیەتوانی ئیهانە بە بەیت المقدس بکە، نەیەتوانی سوکایەتی بە مسلمانان بکە. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. خاڵی دووهەم ئەگەر لە بیرتان بێ و بیرتانی ئەخەمەوە لە ساڵی 15هەمی کۆچیە، لە کۆتایی ساڵی 15هەمی کۆچیە، خەلیفەی دووهەمی مسلمانان ئەمیر المؤمنین عومەری کوڕی خەتاب رضی الله عنه کە وەختێک بەیت المقدس کاتێک فەتحەکرێ ئەو شارە مبارەکە، ئەو شارە ئەسیرە، قەشەی ئەو کاتە دەسەڵاتداری ئەو کاتە ئەڵێ بەیت المقدس ئەوەنە گرنگە من کلیلەکەی بە هەموو کەس نادەم إلا بأمير قولي مسلمانان نبي لمديني منوروا لمديني منوروا. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. لمديني منوروا حزتي عمر كويت الري بو موكب جواني كديد